سڵاتان لەبێتوم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردەڕای گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی کرێکارانی پێترۆشیمی لە ئابدانان، کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شاری ورمێ، ناڕزایەتی بنەماڵەی قوتابیانی سنە لە ئازنەبوونی معەلم، سەردانی مەزاری گیانبەخشکردوانی شۆڕشی ژینا لە شاری مەهاباد، هێرشی هێزەمنیەکانی تاران بۆ سەر قوتابخانەی ئارمی چاگەڕاوەند، گواستنەوەی حەسەن مەرجانی و لوقمان پیشکار بۆ زیندانی بۆکان، درێژکردنەوەی ماوەی دەستبەسەرکردنی سەفا عالی لە زیندانی سنا، بێبەشکردنی زەینەب جەلالیان لە دەرمانی پێویست لە زیندانی یەست و کۆبوونەوەی کرێکارانی سەنعەتی نەوت لە ئێران. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی کرێکارانی پێترۆشیمی لە ئابدانان. ڕۆژی چوارشەممە 12 مانگی ڕێزبەر کرێکارانی پێترۆشیمی ئابدانان لە پارێزگای ئیلام دژ بە دۆخی خراپی معیشەت کۆبوونەوە. بە پێڕاپۆرسەکان کرێکارانی پێترۆشیمی ئابدانان لە ئاسنەدانی چەند مانگ هەڵدەست و مەزایە ناڕازین و خوازیاری چوونە سەرەوەی هەڵدەست بە پێهێڵی هەژاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شاری ورمێ. ڕۆژی چوارشەممە 12 ڕێزبەری 1402 خانشینکراوانی مخابرات لە شاری ورمێ لە ناڕزایەتی بە دۆخی خراپی ژیان لە بەردەمە و ڕێکخراوەیە کۆبوونەوە. بە پێڕەواڵی هەر هەفتە خانشینکراوانی مخابرات لە شاری ورمێ دژ بە دۆخی خراپی ژیان و قورسی باری معیشەت کۆبوونەوە. خانشینکراوانی مخابرات خوازیاری بردنە سەرەوەی ئاستی هەڵدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسانسازی و پێدانی بیمەی تەکمیلی بوون. ناڕزایەتی بنەماڵەی قوتابیانی سنە لە ئاسنەبوونی معەلم. بەپێ هەواڵی گەیشتی و ڕۆژی چوارشەممە بنەماڵەی قوتابیانی قۆناغەکانی سەرەتایی و مامناوەند لە ئاسنەبوونی معەلم و بلا تەکلیفی منداڵەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی هاونیشتمانیان ماوەی 12 ڕۆژە ساڵی نوێ خوێندن دەستی پێکردووە، بەڵام لەو ماوەیە منداڵەکانیان بەلا تەکلیف گەڕاونەتەوە بۆ ماڵ و بەهۆی نەبوونی معەلم قوتابخانەکانیان جاخراوە. بنەماڵەی قوتابیان دەڵێن بەرپرسانی ئاموزش و پەروەرش لە حاڵێکدا دەزانن معەلم کەمە و پێویستیان بە مامۆستای قوتابخانە هەیە لە دامەزراندنی هێزی نوێ خۆ دەبوێن و ئێستاش کە 12 ڕۆژ لە ساڵی نوێ خوێندن تێپەڕ دەبێت هیچ بایەخێک بە قوتابیان نادەن. سەردانی مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری مەهاباد. ڕۆژی چوارشەممە 12 مانگی ڕێزبەر کۆمەڵێک لە ئازادیخوازانی مەهاباد بە کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینا پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە. بە پێزانیاریەکان ژمارەیەک لە لاوانی ئازادیخوازی مەهاباد بە کۆبوونەوە لەسەر مەزاری هیوا و شاهۆ خزری دوو گیانبەختکردووی ڕێگای ئازادی و بەرابەری لا گۆڕستانی شیناوێ وێڕێ ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانیان بە دانانی گوڵی سوور لەسەر قەبرەکانیان بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازیان بن. جێگای ئاماژەیەکە هیوا و شاهۆ خزری لە ڕەوتەی شۆڕشی ژینا بە چەقەی هێزەکانی ڕژیم گیانیان بەخت کردو. ڕۆژی ڕابردوو و ژمارێک لە هاوڕەکانیان کە پێشتر دەست بەسەرکرابوون سەرزانی گۆڵکۆکانیان کرد. هێرشی هێزەمنیەکانی تاران بۆ سەر قوتابخانەی ئارمیتا گەڕەوەند. ڕۆژی چوارشەممە 12 ڕێزبەر هێزەمنیەکانی تاران هێرشیان کردە سەر ئەو قوتابخانەیەی ئارمیتا گەڕاوەند تێدا پەروەردە دەبینێ و هەڕەشەیان لە هاوڕێ و مامۆستاکانی کرد. بە پێزانیاریەکان هێزەکانی حراسەت لەگەڵ تیمێک لە هێزەکانی ئێدارەی ئیسلاحات چوونەتە هونەرستانی ئورەتولسەقا ئەو شوێنەی ئارمیتا تێدا پەروەردە دەبینێ و هەڕەشەیان لە قوتابیان و هاوڕێیانی ئارمیتا کردووەکە هیچ وێنە و زانیاریەک لەسەر دۆخی ناوەبرا بڵاو نەکەنەوە تاکو لەگەڵیاندا بە توندی مامەڵە نەکرێت. گواستنەوەی حەسەن مەرجانی و لوقمان پیشکار بۆ زیندانی بۆکان. ڕۆژی چوارشەممە 12 مانگی ڕێزبەر دوو هاوڵاتی دەست بەسەرکراوی خەڵکی بۆکان بە ناوەکانی حەسەن مەرجانی تەمەن 65 ساڵ و لوقمان پیشکار تەمەن 58 ساڵ پاش تەوابوونی خۆناغەکانی لێپرسینەوە لە گرتوخانەی ئیسلاحاتی ورمێ
بۆ زیندانی بۆکان گوازرانەوە. بە پێڕاپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ حەسەن مەرزانی و لوقمان پیشکار ڕۆژی 19 گەلاوێژی 1402 بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە شاری بۆکان دەستبەسەر و بۆ گرتوخانەی ورمێ گوازرانەوە. جێگەی ئاماژەیە کە ئەو دوو بەندکراوە لە ماوەی دەستبەسەرکردنیاندا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکۆتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکرابوون و هۆکاری بەندکرانیان هێشتا ڕوون نەکراوەتەوە. درێژکردنەوەی ماوەی دەستبەسەرکردنی سەفا ئاعەلی لە زیندانی سنا. سەفا ئاعەلی تەمەن 30 ساڵ و خاڵۆی بچووکی ژینە ئەمینی 29 ڕۆژ لەمەوبەر لە شاری سەقز دەستبەسەر و بۆ گرتوخانەی ئیتسڵاعاتی سنە گوازرایەوە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی چواردەی خەرمانانی 1402 هێزە ئەمنیەکانی سەقز بە 5 ئۆتۆمۆبیل هێرشیان کردە سەر ماڵی سەفا ئاعەلی خاڵۆی بچووکی هەمیشە زیندوو ژینە ئەمینی و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی دەستبەسەر کرد. ناوەندە ئەمنیەکانی حکوومەت ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە و تەنانەت پەیوەندی تەلەفۆنی بێبەش کردووە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بێبەشکردنی زەینەب جەلالیان لە دەرمانی پێویست لە زیندانی یەست. زەینەب جەلالیان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی یەست کە ئێستا 16هەمین ساڵی بەندکرانی تێپەڕ دەکات باری تەندروستی ناجێگیرە و بەرپرسانی زیندان ئەو بەندکراوەیان لە دەستڕەسی بە دەرمانی پێویست بێبەش کردووە. بە پێزانیاریەکان زەینەب جەلالیان لە بەندی زیندانی تاوانە کۆمەڵایەتیەکان ڕاگیراوە و دۆخی تەندروستی چاوی باش نییە و بە جوانی نابینێت. ناوبرا بەهۆی ئەشکەنجە و ئازاری هێزەکانی حکوومەت تووشی کێشەی گورچیلە و دەستگای گەوارش بووە و ئێستا بەرپرسانی زیندان ئەو بەندکراوە سیاسییان لە دەرمانی پێویست بێبەش کردووە. کۆبوونەوەی کرێکارانی سەنعەتی نەوت لە ئێران. ڕۆژی چوارشەممە 12 مانگی ڕێزبەر هێزەکانی ڕەسمی پەیمانی و قەرارزادی سەنعەتی نەوت و پێترۆشیمی لە بەندەری ماهشەر، ئابادان و سەکۆنەوتیەکانی باشوورێران دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەت کۆبوونەوە. بە پێڕاپۆرسەکان کرێکارانی پێترۆشیمی ڕازی لە بەندەری ماهشەر لە ئاسکەمی هەغدەست و مەزایە ناڕازینی و دەڵێن کرێکارانی ئاشپەزخانەش مانیان گرتووە بەڵام خاوەنکار 10 کرێکاری تازەی دامەزراندووە. کرێکاران وە دەست هەڵاواردن لە ڕێژەی هەغدەست و ئیمکاناتی ڕفاهی وەزاڵە هاتوون و خوازیاری پەردەختی هەغدەستە دواخراوەکانیان بوون. هەروەها کرێکارانی قەرارزادی لە پاڵاوگەی نەوتی ئابادان ڕۆژی ڕابردوو لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی 10 ساڵی زەمینەکانیان بوون. لەلایەکی دیکەوە کرێکارانی ڕەسمی شاغڵ لە دوو شرکەتی فەلاتی قاڕە و نەوت و گازی پارس لە ئاسکەمی هەغدەست و مەزایە ناڕزایەتیان دەربڕی و زاوایان کرد هەغدەستەکانیان بەپێی یاسای دامەزراندن پەردەخت بکرێت. ناڕزایەتی معەلیمان لە شاری کرمان. ڕۆژی چوارشەممە 12 مانگی ڕێزبەر کۆمەڵێک لە معەلیمانی شاری کرمان بە کۆبوونەوە لە بەردەم ئیدارەی ئامۆزش و پەروەرش لە ئاست جێگیرکردنی ئاخوند لە قوتابخانەکاندا ناڕزایەتیان دەربڕی. معەلیمانی بەشدار لەو کۆبوونەوە لە دروشمەکانیاندا ڕایان گەیاند ئەگەر منداڵانی خەڵک پێویستیان بە ئاخوند ببوایەت دەچوونە حەوزەی عەلمیە نەک مەدرسە. معەلیمان لە ئاست بەرەپێدانی خۆرافە و گەندەڵی لە قوتابخانەکاندا هۆشداریان دایە دەوڵەت و ڕایان گەیاند مەدرسە شوێنی پەروەردەی زانستیە و ئامۆزش و پەروەرش ئەبێ مامۆستای بە ئەخلاق و زانادا بمەزرێنێت نەک مەلا و ئاخوندی بێمایە لە جێگەی معەلمی دڵسۆز دابنێت. کۆبوونەوەی کرێکارانی ئەبنیە فەنی ڕێگای ئاسنی جنوب. ڕۆژی چوارشەممە 12 مانگی ڕێزبەر کۆمەڵێک لە کرێکارانی ئەبنیەی فەنی ڕێگای ئاسنی جنوب لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێڕاپۆرسەکان کرێکارانی شاغڵ لە ئەبنیەی فەنی هێڵی ئاسنی جنوب بە شێوەی قەرارزادی لەگەڵ شرکەتێکی پەیمانکاریدا هاوکاری دەکەن و لە دۆخێکی خراپدا دەژین. بە وتەی کرێکارانی ناڕازی پشکی جلوبەرگ و پێڵاوی کاریان پێنادەن و هەغدەستەکانیان لە کاتی خۆیدا پەرداخت ناکرێت.
کرێکاران هەروەها خوازیاری چوونە سەرەوەی حەقدەستەکانیان بە پێی هێڵی هەژاری، زابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی بوون. ژاراوی بوونی چەندین خوێندکار لە زانکۆی بوعالی هەمەدان. شۆرای سنفی خوێندکارانی کێشوارە ڕۆژی چوارشەممە 12 ڕەزبەر ڕاگەیاند لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارێکی زۆر لە خوێندکارانی زانکۆی بوعالی سینای هەمەدان بەهۆی خواردنی خۆراکی بێکوالەتی ژاراوی بوون. لە ڕاگەیاندنەکەی شۆرای سنفی خوێندکارانی ئێراندا هاتووە هۆکاری ئەو ژاراوی بوونە خۆراکی سلف سرویس بووە و تا ئێستا چەندین خوێندکار ڕەوانەی نەخۆشخانەکراون. پاش دەستپێکی ساڵینەوەی خوێندن ڕووداوی ژاراوی بوونی خوێندکاران لە چەند زانکۆ ڕوویداوە و ڕۆژی 3 ڕەزبەر دەیان خوێندکاری زانکۆی زانیاری پزیشکی سەبزەوار بەهۆی خۆراکی ماوە بەسەرچووی سلف سرویس ژاراوی و ڕەوانێ نەخۆشخانەکرابوون. دووە هەواڵ مانگرتنی دەیان هەزار کەس لە کرێکاران و کادری دەرمان لە ئەمریکا. دەیان هەزار کرێکار و کارمەندی بەشی خزمەتگوزاری دەرمانی لە چەند ئەیالەتی ئەمریکا ڕۆژی چوارشەممە 12 ڕەزبەر لە ناڕزایەتی بە کەمی هەغدەس و مەزایە خۆپشاندانیان کرد. بە پێڕاپۆرتی دەستگای هەواڵنێری ئەسۆشیێتد پرێس 75,000 کرێکار و کارمەندی بەشی خزمەتگوزاری دەرمانی لە ئەمریکا بە شێوەی هاوکات و لە ئیالەتەکانی کالیفۆرنیا، کۆلڤادۆر، ئۆریگان و ڤاشنگتن ڕژاونەتە سەر شەقام و لە ئازگرانی و هەڵاوسان کەمی ئاستی هەغدەست و مەزایە ناڕزایەتیان دەربڕیوە. ناڕازیان بە دوای بانگەوازی ئیتحادیە کرێکاریەکان ئەو مانگرتن و خۆپشاندانەیان ڕێکخستووە و ڕایان گەیاندووە کە بۆ ماوەی 3 ڕۆژ درێژە بە چالاکیەکانیانەدەن. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەرشاد بن.